ڕۆژێکی بۆ خۆیان نەبن و خەڵکی تر زۆرینە هەژار بن و زۆرینە قوربانی لەو جۆرە هەزاران کەس ڕۆژانە مرن بەڵام لەگەڵ مردنیان کۆتاییان هیچ نەبێت ئەو دەنگە نەخێرە بێت کامیشە ڕنگدانەوەی تایبەتمان نەبێت هیچ بەو نەفەسەوە بە ئومێدەوە لە پشتی پێشەوەی هەر دەنگێکی نەخێر ئێمە ڕابەرایەتی دەکەین و لێرەشەوە بە دەسەڵاتی یەکێتی و پارتی دەڵێن هەی بکوژانی سۆران و سەردەشت و کاوە و وەداد بە خوێنی ئەمان تێر نەبوون کوچەی زیندانتان پڕ کردووە لە شێروانی و چالاکوانی مەدەنی هەژمونی دەسەڵاتی تیرۆری هەردوو حزبی تاوانبەر بە خوێنی شەیدانی قەڵەم پەلکێشنەکردنی بکەرەکانیان بۆ بەردەم دادگا ئەوە دەگەێنێت کە ئێوە پاڵەوانی ئابروبەرن ئێوە یاساشکێنن ئێوە توێنی خوێنی حەقن ئێوە چەند توێنی خوێنی جوامێری گەنجە شۆڕژگێرەکانن ئێوە نەیاری بانگی حەق و وشەن بۆیە هەرگیز ماندوو نابین لە داواکردنی خوێنی ئازیزەکانمان وامەوێ من لێرەوە ڕای بگەێنم ئەمانەوێت ئەوە بڵێن کە کۆتا دۆسیەی کاوەگەرمیانی لە دادگا هیچ دەستکاری نەکراوەکو خۆیەتی بەڵام بۆ خۆمان وەکو خۆمان کە لێکۆڵینەوەی تیا دەکەین هەیش ساڵە ئێمە بە بەردەوامی ورد و دریشت ئەگەڕێن بە دوای سەرموویەکمان دەستکەوێت تاڵەقژێکمان دەستکەوێت پەیوەندی بە تیرۆرکردنی کاوەگەرمیانیوە هەبێت نەوە ساوین گەڕاوین برووە تقریبان نزیکەی مانگێک دەبێت ئێمە پەیوەندیمان بەو کەسە کردووە پەیوەندی پێوە کردین لە زیندانەوە کە احتراف لەسەر هەموو شتێک بکات کە بڵێ کێ لە پشتی تیرۆرکردنی کاوەگەرمیانیەوەیە ئێمەش بەدەمیەوە چوین وتمان تۆ ئەوە بۆ ئێمە بکە چیتەوێ ئێمەش بۆ دەکەین بزانم کێ لە پشتی تیرۆرکردنی کاوەگەرمیانیەوەیە بە دقیقی ڕێک پێی وتین دوو بەرپرسی باڵا لە بینی ئەم دوو بەرپرسی باڵای یەکێتیە دەستی لە تیرۆرکردنی کاوەگەرمیانیا هەیە و ئەو عملیەی کە کراوە ئەو شەوەی کە کاوەگەرمیانی تیرۆرکردراوە بە تەنیا خۆی نەبووە سایەخێکشی لەگەڵا بووە ئەو سایەقا ئیسا لە ژیاندا نەماوە ئیگنە ئێستا پشتەمەلی ئەویشمان نەکرد بەڵام لە ژیاندا نەماوە و ڕۆژۆتە شوێنی خۆی بە شانازی ئۆتۆماتن بۆی نەوەکانمان بزانن ڕۆژانێک هەبوو گەنجانێک هەبوو ئێمە باشمانزانی وەک ڕێزگرتن لە ئەو قوربانی کە ئەوان داوانە لە ڕوبەڕووبوونەوەی سبداد وەروە ستەمکاریە هەروەها لە برەودان بە ئازادی و بە تایبەتی ئازادی بێڕۆڕا ئەو خەڵاتە ئەم جارە پێشکەش بکەین بە گیراوانی بابینان. شهید کاوای مگریان پیاما آشتی، پیاما چاکسازی، پیاما بس گندلی، پیاما بس جوازی، پیاما بس نافچگری جدا کرنا دبرک بو دبرکادی گهان دا خلق بادینانجی کاوەگەرمیانی چ جارە ئەس باوەڕم بەحسی یا بێژن داخوازە پۆست و کورسی و سامانێ وڵاتی نەکریە کاوەگەرمیانی دەنگێ حەقێ مەزلومێ گەرمیان و هەموو کوردستانێ بوو.